حکوومەتی بەغداد پڕکردنەوەی فۆرمی خۆراکی ماڵگانەی کردە ئەلکترۆنی ئەمەش بۆ کەسانی بەتەمەن و نەخوێندەوار و ناشارەزا بووە بە کێشەیەکی دیکە. مامۆستایەکیش بێ بەرامبەر و لەسەر ئەرکی خۆیان کێشیان بۆ چارەسەر دەکات. مامۆستا سالار قادر بەڵوێستێکی جوان و جیاوازەوە زیاتر لە 1 مانگە ماڵ بە ماڵ بە ئۆتۆمبیلی خۆی دەگەڕێت و فۆرمی ئەلکترۆنی خۆراک بێ بەرامبەر بۆ هاوڵاتیانی خەزای سەی سادوق و کەسانە پڕ دەکاتەوە کە خوێندەواریان شارەزایان وەک پێویست نییە. من ناوم سالار قادرە، پیشە مامۆستایە، دانیشتووی سەی سادقم. ئەم ئەرکە وەکو ئەرکێکی ئینسانی، وەکو ئەرکێکی مرۆڤایەتی هەستام بە پڕکردنی ئەم فۆرمە بۆ هەر تاکێکی ئەم سەی سادقەیانی وەکو پیشەیەکی خۆم حەزم کرد، یعنی ئەوەی کە پێمە بیگەێنم. یعنی زۆر ماڵ هەیە، موبایلی هەیە بێ مواسەفاتە، یعنی حەزم کرد یان پیر و پەکەوتەیە، حەزم کرد سەردانی ئەو ماڵانە بکەم وەکو ئەرکێکی سەرشانی خۆم بە سیارەی خۆم، هەر ماڵێک پێویستی بە من بچم بتوانم خزمەتی بکەم. یەکێک لەوانە کە زۆر هاوکارم بوو، خێزانم بوو، چونکە پیاوێک کە ئەچێتە دەرەوە سەعات 8، یعنی جارەوە بەخوا 12:30 شەو 12 ئەگەڕامە ماڵەوە، یان کە هاتمە ماڵە لە ماڵی ژۆ تەلەفۆنم بۆ هات، یعنی بەو پەڕی خۆشەویستی و بەو پەڕی یعنی خۆشحاڵی و وەڵام مەدان و ئیشەکەم بۆ جۆرەکردن. بەسەر هەردوو چاوەکەم کە هاتمەوە چاڕۆسێکە بووەکەم لە خزمەتە بووم. مامۆستا سالار کە 15 ساڵە مامۆستایە لە قەزای سەی سادوق تا ئێستا فۆرمی بۆ زیاتر لە 100 ماڵ پڕ کردووەتەوە و بە ڕۆژ و شەو هاوکاری ئەو کەسانە دەکات کە پێویستیان پێیەتی. ئەمەش لە کاتێکدایە ماوەی 2 مانگە موچەی وەرنەگرتووە. هاوڵاتیان دەستخۆشی لە مامۆستا سالار دەکەن کە ئاسانکاریەکی زۆری بۆ کردن و هەڵوێستەکەی بەرزنرخێن و سوپاس و پێزانینی تایبەتی ئاڕاستە دەکەن. مامۆستا سالار وەکو سەربازێکی ون بەڕاستی ئەرکێکی زۆر ئەکێشێ بۆ ئەم هاوڵاتیانی سەی سایق، چونکە لەسەر ئەرکی سەرشانی خۆی لە بە سیارەی خۆیەوە ماڵەوە ماڵ ئەگەڕێت، ئەو فۆرمە پڕەکاتەوە دەستخۆشی لێ یەکەین، ڕێز و سپاسمان هەیە بۆی. بەڕاستی ئەرکێکی زۆر ئینسانیانە ئەکێشێت، چونکە ئەو ئەرکە هەموو ماڵێک ئەوێ بڕوات لە شوێنێک پڕیکاتەوە، بەڵام ئەو ئەرکی کێشاوە هاتوۆتە ماڵەوە زۆر شایانی دەستخۆشی و سوپاسە. هەتا بڵێ کاراسانی کردو و ئیشێکی زۆر پیرۆز و شێکی گەورەیە بەڕاستی. مامۆستا سالار ینی خەڵک چاوەڕێوە ناکە پەیوەندی پێوەکە، خۆی ڕۆژانە لەسەر فەیسبووکەکەی خۆی دووبارێکە و دایانێت و خۆی داوا لە خەڵکەکە کە پەیوەندی پێوەکەم بێ و ماڵەکانتان کاراسانیتان بکەم و فۆرمەکانتان بۆ پڕکەم و یعنی من چەند جار خۆشم پێم وتوتم تۆ هەر ئەوەکەی لانی کەم بە شتێک بینی هەر بۆ پارەی بانزینەکە کە سۆریایەم بدۆتە. من خۆم تەلەفۆنم بۆ گوتم بابێم بدۆ تا سیارە هەیە بدۆتی نەوەڵەوە سیارەی خۆمیم، کاتێک زانی جەڕز لێ و تەقاعدە دگاکان خۆی چێتە ماڵەوە، یعنی ئیشێکی ئەوە نەگەورەیە بەلای منە بەڕاستی مەگە هەر دەتوانێت ئەوە بێ. هەموو خێزانێک پێویستە فۆرمی خۆراکی پڕ بکاتەوە بیکات بە ئەلکترۆنی، ئەگەر نا بێبەش دەبێت لە وەرگرتنی بەشە خۆراکی ماڵگانە. دواوادەش بۆ پڕکردنەوەی فۆرمەکە 1/8. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.